سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵتەوری ئەمڕۆی بەنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە بابەتی قسە بکەن هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و نشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵێ لە سلێمانیەوە. فەرموو ئاڵێ خان. زۆر سپاس ئاڵێ خان، فەرموو. من ئەمە بە حکمەوەی کاتۆرەکەی ئەمڕۆ کراوەیە لەبارەی جە و جامعە ئەهلیانەوە چەند قسەیەکی بیکەم. بەڵێ. من نازانم یانی لە هیچ وڵاتەکانم بینیوە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە بەپارە بێت. سێرەکەی من خۆمەم ساڵە لە بێشتش بووم تەواوم کردووە ئەچیتە هەر جامعەیەک ئەڵێ لە 6 کەمترێ هەبێ فۆرمەنیانی و دوای ئەوەش ئەڵێ ساڵی بە 3 ملیۆن و باشە ئەگەر کەسێک فەقیر بێت ئەگەر کەسێک نەبوو بنبێت لەتوانایان نییە ئەو 3 ملیۆن و نیوە بە باشە من ناڵێم با بە پارە نەبێت یاخود بە دەرەجە نەبێت بەڵام یا بە پارەکە بێت یاخود بە دەرەجەکە بێت بۆچی ینی ئەسەم خۆم تیجارەم تاواکوورە 50 مێناوە بۆ 3 دەرەجە ئەسمە هەر جامعەیەکەڵە فۆرم نام لە 6 ئەبێ دەرەجەکە و 6 بێ ئەنجا فۆرمە ئێنێ ێ باشە یا بە پارە یا بە دەرەجە نەبێ ینی ئەوە چییە ینی سەرەکەی 12 ساڵ و ئەخوێنی خواخواتە تەواوی کەیت بینێ تاعین بێت بەڵام تاعینیش ناکەن و بێبەستی ئەکەن لە پرۆسەی خوێندن بەداخەوە هیوادارم یانی تاک شوان تۆ وەکو پێشکەشکارێک وەکو ڕۆژنامەنووسێک بە دوواداچوونێک بۆ ئەو کێشەیە بکەی بایتر ئێمەش توانین وەکو خوێندکارانی کە بخوێنین لە جامعەکانە ئێمە چیمان یانی کەمترە لە خوێندکارانی کە ئێوارەیەکی ئارام زۆر سپاس کاکسوان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ زێبار لە زێباریەوە. فەرموو کاک زێبار. الو دەم باش کاک شوان. زۆر سپاس دەم باش کاک زێبار. کەرەمکە. تاوەری ئەم کرایەوە بۆنیە کاک شوان. بەڵێ ڤەکریە کاک ڕێباس. بەڵێ وەڵی من سێ پێشنیۆریەتە کاک شوان ئێکە شوان دەبێژین دکتۆری دهۆک دكتور بو بيمد عملية كان قد دهوة يا عملية دلي بو شو أبيله تعجيل كر شو أربيله بتنا أبا عمليات نيا ويكات زور حابو تشتدي بتنا زيرا ديسا كابي تابليره دهو كسانة كابي تامي أندوش حكمة تاريخ وكذا كان دكتور بوش بينبوتي دهو كت دكتور بوشنينا يتربيزيت بوشن وبيشنيرا دويجي بما قطبيا وستي يبيع جهد الجرانية ما قطبين تهيبات قطبين من زيبوريا لا حكمة بما رافض دوبينكات لا سياركي نم بما دوبينك تشنيه بس بما معاش بو وجي هاي كي بينجي هزار زاني عندوش حكمة أخو هاي مقدسة كي بتهيباتي تشتاكي ذات أمودال المنطقة لا لا دابا بومش مشي ليلا خدي راسي جاي جهد الجرانيوم ما قطبيونه ويسيجي كوكشوان عسكر بما كان هاودان ما وش بيجي راسي هاتم غادر يكون زور الماضي اللي هو تاكلين تشاو وان ملاتي خو والله تخوي غزوكي هذا كان معوشوي كيما ناتش السوردوني ناتش قرعد واقلنا ناتش خوني بوشيت كان اساس كان افدان قد بقى كوك نتيجون بورزوني بكاتا كوك سرق بورزوني فيجمرجي من عوزي كوك سرق بورزونيا بوات كتي ام هيفيت بلو معشون بباتن فقير كردستان رزاكي شاو فيجمرجي كوكي افكا زي بيجم هبو بيريخو بو بيريم واكي تزبي بس ولا داخلنا خوري بس صحكي كوك شو كوب او بحث كتن بي خو جريتا بويت خو زخو كي بو خوناقين بو بنجوين بو حدري سوري ترنگو خوبا بيشكو. بەڵێ کاک زێبەر. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەمران لە زاخۆوە. سڵاو لەبێ کاک ئەمران، فەرموو. سڵاو بەراز چۆنی؟ زۆر سپاس کاک ئەمران. من دەستخۆشی لە دوو کەناڵێ ناتی دەکەم. زۆر سپاس دەکەم. مۆسی کەناڵێکی سەرکەوتیە. سپاس دەکەم کاک ئەمران. تەوەری ئەمن کرەوە ئەمانە؟ ڤەکریە بەڵێ. دوو پرسیار من هەیە بەراز. بەڵێ. پرسیار یەکەم لە سەر پەرتووکی سۆرانیە برا. پەرتووکی سۆرانی بەڵێ. برا بەڵێ کاک ئەمران گوێمان لێتە. پرسیار دوام جواب حتى استاذ دو اسبوع الاستاذ حاول تركيز وتقولنا ساتشو حتى استاذ ما مصانينا بەڵێ. ما مصطفى بوري تشوالم زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. سالار ڕانیە دەڵێت کێشەی پەروەردە و چارەسەرەکانی هەروەها بەرزانجاو دەڵێت وەزارەتی پەروەردە شکستی پەروەردە
تەرزە هێر دەڵێت داواکارین لە لیژنەی پاک و خاوێنی سلێمانی مەبەستی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت کە سەردانی قوتابخانەکانیش بکەم چونکە شتی بە سەرچووی زۆر تێدا هیوادارم لە بەرنامەکەەوە ئەمە بڵێن بەڵێ دایکی محەممەد لە سلێمانیەوە فەرموو دایکی محەممەد. دایکی محەممەد لە سلێمانی. بەڵێ دایکی محەممەد فەرموو. گوێم لێتە دایکی محەممەد بەڵێ. من پێم خۆش سەر کێشەی تەلەبە قسە بکەم. فەرموو. کێشەی تەلەبە ئێستاکانە من تێکەنینم بە تەلەبەیە لێگە بکەین وەزارەتەکە نازراوە پەروەردە گەرەچیە قوتابخانەکان هەیە دەستی داوای وەرگرتنی تەلەبەکەن ئامادە نم سەری شارەوە تەلەبێت چێ بۆ سەری شار تەلەبەیە وەرناگرێت. ئێستا من لە کێ گەڵەوتی مەکتەب کراوە تەلەبەیەکم هەیە پار لە شوێت گەڕێکێکی تبووینە لەو گەڕەکەن چەند جار چون دیرەکە ئەسڵ جواریشم ناداتم نازام ئەو مدیرێک ئاوا بن زۆربەی مدیرەکان زۆر نازام چۆن دانراوت بەڕاستی ئەوان لای خۆی بەڕێوەبەرن کەسێتی هیچ ڕێز لێ ناکەم من چون بەلای بەڕێوەبەرێک گەڵێتی فەرموو بڕۆ دەرەوە ئیشم هەیە ئاخر چۆن بەڕێوەبەری تۆ ئینەکە ناوی پەروەردەیە من گلەی گازەندەیەکم زۆرم هەیە لە وەزارەتی پەروەردە ئەجا لەگەڵەوەی ناوە حەوتە بۆ ماوەی ساڵ دەبێت تەلەبەوە جێتەوە چون مەرخەشم هێنا لە پەروەردە ئەسڵەن دەڵێم توێتی دواوە گەوەرنە جەبچەداری ئەشتاب لە داری ئەشتاب ئەسڵەن خەوتووە ئیتر نازانم وەڵی مامۆستا یان چۆن تەلەبە پەروەردە دەگەنن لە لایەکی تری شانی تو سیر دەکەی قوتابخانەکان زۆربیان زۆر پستەپەڵن وەزگە لیژنە هاوبەشەکان چونە سەردانی ئەم کردایە ئاخر ئێمە مناڵ ماستکە مناڵچێتەوە قوتابخانانە وەلای خۆی وا ڕێنمایتەوە وەڵی دەچێت سەر ئاوەکانم بەڵۆق مناڵچێتێت نەخۆشەکەوێت سیرەکەی دانەیشیاندا ئەم پاکوتەمی سەنا تایبەتەوە مامۆستایان ئایا گەورە زووتر تووشی نەخۆشییان تەلەبە ئیتر دەستخۆشیتان لێ یەکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کیژان لە سلێمانیەوە فەرموو کیژان خان. بەڵێ کیژان خان گوێمان لێتە فەرموو. من دێت ئەحمەد ئەمەیە لەسەر کێشەی تەلەبە قسە بکەم. فەرموو. بەڕاستی هیچ سوودێکی تەلەبەیان نییە ئەگەر دەرەجەی 4 و 5 بۆ حسابێت چونکە ئەو تەلەبانی دایکیان مامۆستایان پلەیەکیان هەیە دایمە دەرەجیان بۆ باشتر بۆ دائەنرێ و بۆ پێش لە 6 دەرەجەی باشیان بەرەکێ و هیچ ساڵەکانی بەمەش یعنی فەرقێکی تەلەبە ئەکرێ بۆیە ئەوە هیچ سوودێکی تەلەبێتیان نییە کەم دەرەجانە حساب بێ ئەمە تەنها بۆ خۆیانە تا یعنی کۆلێژ و جامیعەکانیان زۆر خاڵی بێ و کەسیتیانە بێت چکە بێتاقەت بوون لە تاعینکردن ئەوە هیچ سوودێکی تەلەبێتیانە کە ئەم دەرەجانە داخەڵ بێ. دووەمینیان ئەمێ قسە لەسەر ئەوە بکەم کە بەڕاستی تەلەبە بۆتە هێنێک ئەبێ هەموو شتی مەکتەبەکە خۆی بیکات تەنانەت پۆلەکان بە خۆمان نۆژەن ئەکەنەوە ئامە کەی دایک و باوک ئەتوانن ئەم هەمە بکەن بەڕاستی یعنی معاشی دایک و باوکمان ئەوەنە زۆر نییە تا بتوانین بە مەکتەبیش نۆژەن بکەینەوانەیە هیوادارم حکوومەت پەروەردە ئاورێک لە مەکتەبەکان باتەوە تا بزانن چی ئەکرێ و چی ناکرێ تەنها بۆ بازێ خوێندکار و هیچی تر نییە هیوادارمەوە دەرێژێ سپاس نەبێت سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت وشیار لە سلێمانیەوە. لێوارەتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بۆی زۆر لە کاتەکەتان نەگرم منی شەر لەسەر مەسەلەی پەروەردەیە دەستخۆشی لە حکوومەتی هێرێمەکەم کە لیژنەیەکی صەحیح داناوە ئەگەڕێ بەسەر مەطعەم و شوێنە گەشتیاریەکاندا بەڵام خۆزگا لیژنەیەکیشیان دروست کردایە بگەڕنایە بەسەر مەکتەبەکانە ئایا مەکتەبەکان تا چەند توانای ئەوەی تایە تەلەبە ئەزمموی خوێندن وەرگریا بە کەڵکی ئەوەیە مناڵتایە پەروەردە بێت بەڕاستی من باسی یەکێک لە خوێندنگاکانی سلێمانی یەکەم ئەمە 3 ساڵە من لەسەر یەک هەوڵەیەم یەکێک لە خوێندنگاکان خوێندنگەی خەڵاتە لەسەر جادەی چوارکە ئەو جادەی کاڕوا بەرەو قەڵاوچۆلان بەڕاستی ئەم خوێندنگایە نمونەی ئەوە نییە کە هیچ خوێندکارێک بتوانێت تایە پەروەردە بکرێت تایە فێری زانست ببێت بەڕاستی حەزەکەم لیژنەیەک لەلایەن ئەم بەرنامەی ئێوەیە داوە لەو لیژنە بەڕێزاناکەم داوە لە تەربیەی بەڕێزەکەم بەڕێوەبەرێتی خوێندنگاکانەکەم سەرێک لە ئەو خوێندنگایە ببن نە دەرگای دەرگایە نە گڵۆپی هەیە نە پەنجەرەیە هەتاوەکو لەگەر ڕێزمە بەڕێوەبەری ئەو خوێندنگایە بەڕێوەبەری خوێنە 30 ساڵە بەڕێوەبەر یعنی توانای نەماوە ناتوانێت زۆر سپاسانەکەم ئەگەر لەم بەرنامەی ئێوە گویان لە دەنگمان بێ زۆر مەمنونی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ماجد لە هەولێرەوە فەرموو کاک ماجد. ئەلۆ بەڵێ کاک ماجد گوێمان لێتە فەرموو. کار و بەدەستبەر سلتاحکاری ناوچە دابڕاوەکان بەڵێ ئەتارەعانەکە یانی هەر دەڵێن سلفە نابێتە ناوچە دابڕاوەکان
بەڵێ لا عندە زیان دەدرێتە حالە خەرجەکەی لا عندە زیان بەڵێ سپاس بۆ کاک ماجد لە هەولێرەوە کەویار لە چەمچەماڵەوە سڵاو لێ بفەرموو. بەڵێ کەویار خان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم تەوارەکە تەوارێکی کراوەیە ئەمڕۆ کاکشان بەڵێ ڕێزسڵام بۆ هەموو کارمەندانی کەناڵی ئێناسیە بەڕاستی تاکە کەناڵی ئێوەیە کاکشان باسە بۆچی باسی دەستخۆشی لە حکوومەت ناکەن هەر ئیشە باسەکانی هەمووی گلەی هەیە بەڕاستی کەناڵی کەیێنی نووس بێدە و کۆماڵ زۆر قسەکانیان ڕاز نییە زۆری هەمووی درۆیە دەستخۆشیش لە جەنابی سەرۆک ئەەکەم هیوای تەمەندرێژی بۆ سەرۆکی ڕێزدار کاک مەسعود ئەخوازم هیوادارم تەمەنی هەر درێژ بێت و لەسەر تەمەنی من بچێ بۆ ئەو ئیتر دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و خەحافیز. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان هەر کەسێک قسە بکات دیارە قسەکانی گزارش لە ڕاوتی سەرنجی خۆی دەکات بۆیە داوای لێ بنەکەین ئەگەر بتوانین ناوی کەناڵەکانیش نێنین تەنانەت ئەگەر بکرێت قسە لەسەر هەواڵێکی کەناڵێکیش بکەین بەڕێزان بۆەوەی بابەتیانە بتوانین بە جوانی قسە لەسەر بابەتەکان بکەین. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک مەقداد زێباری دەڵێت تخوا شەرم نییە بۆ حکوومەتی هێرێم کە وەزارەتی پێشمەرگا بە یەکجاری ئیهمالی کردووە بەس با ئەوان باش بزانن کە پەشیمان دەبنەوە چونکە کەس بەو شێوەیە ئامادە نییە شەڕیان بۆ بکات ئەمە تێبینی مەقداد زێباری بوو. بەڵێ پەیوەندیەک ترمان لەگەڵدا مام قادر لە هەولێرەوە فەرموو مام قادر. زۆر سپاس مام قادر. برای بەڕێزم من دەبێت باسی تەوەرە بکەم نەوت بەرامبەر خۆراک باشە ئەوە بجۆوە حکوومەتی مەرکەزی بەو شێوەیە پشتی لە خۆراکردێ و ڕۆژێک برنجێ و ڕۆژێک ڕوندێ و ڕۆژێک نازانم چ دێ و بەسێ سارمازارن جارێک نیسک دێ و ئەو شارەکە ئەوە نێزیشتی ماجی دوازە دەبینێت تا ئێستا شیری مناڵاریان نەدایە. بەڵێ مام قادر دیارە ئەگەر باس لە نەوت بەرامبەر بە خۆراک دەکەی ئەمە بڕیارێکی کۆن بوو پێش جێبەجێ دەکرا. وەچی کابرا بۆتەنێ بەرێ بەڵێ خەریکی بەس خۆکەمکردنەوە و خۆ سوکردنێن بەسەر حکوومەتی مرکزی بەو شێوەیە کار لەگەرمە ناکا و خۆراکێ بە تەواوی ناگەیتەمە حالە نەوتەکەی کە دەڕوا قبول دەکەن لترەشی کمبی لە خارج ئەوەیە نەوت مقابلی غذا یعنی بەو شێوەیە بەرمارسی بەڕاستی حەقوای حکوومەتی عێراقی ئەو پارەی کە حەقت کرایە پارەکەی بداتە ملەتیگەر پیاوانەترە پارەکەشمان ناستەوە خارج نەفتەکەشمان ناڕوا باشترە لەوەی ئەمە ئەتیبار لەسەر دەوڵەتان بکەین بۆ شێوە قەشمەریمان پێوە بکەن و حکوومەتی مەرکەزی زۆر کەم تەرخەمە لۆ هەموو محافەزەکانی عێراقی بە شێوەیەکی ڕاست و دروست ئەو خۆراکەی تەوزیع ناکە لەگەڵ ڕێزی سپاسم. سپاس بۆ پەیوەندیەکەت عەلی لە کفریەوە فەرموو کاک عەلی. کاک عەلی لە کفری گوێ لێمانە کاک عەلی؟ کاک عەلی گوێ لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندیەکەی داخرایەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەمیر کوردستانی دەڵێت وەزارەتە پەروەردەی مەبەستیەوەی وەزارەتی پەروەردە مافی دەرچوانی کۆلێژی ئادابی خواردە وەروەها ئەحمەدخان چاربوتی دەڵێت لە ئەکرێەوە تێبینەکەی نردووە دەڵێت دڵخۆش بووم بە کۆبنەوەی مامژرال و کاک نەوشیروان ئەوەی دڵخۆشتری کردین ئەوە بوو یەکێتی و گۆڕان هەردووکیان یەکەڵوێستیان هەبوو بۆ گەڕانەوەی دەستور چونکە دەستور مافی هەر تاکێکی ئەم هەرێمەیە هیوادارم یەکێتی و گۆڕان دەستور بگەڕێنەوە بۆ پەرلەمان ئەمە تێبینی ئەحمەدخان چاربوتی بوو وەکو خۆی خوێنمانەوە هانی ئەحمەد دەڵێت ئێمە ژمارەمان 239 دەرچووی پەیمانگایە داواکاری لە وەزارەتی پەروەردە و دارایی و سەرۆکی حکوومەت کە ڕەزامەندی بفەرمێت بۆ دەست بەکاربوونمان لە پەروەردەی گەرمیان تاکەی بودجەی تەواوکاری پەسەند ناکەن. هەروەها هەنار شەقڵاوەیی دەڵێت سڵاو لە کارمەندانی ئەنارتی بەڕای من وەزارەتی گواستنەوە و گەیاندن خراپترین وەزارەتە لەبەرەوەی چەندین کێشەی هەیە لە بواری گواستنەوە و گەیاندن لەو کێشانە شێڵەکانی ئینتەرنێتە کە هەمویان لە یەکتر خاوتر و خراپترن
هەمووشی لەلایەن بەرپرسانەوە قۆڕخ کراوە. بەڵێ سیروانمان لەگەڵدایە لە سلێمانیەوە. فەرموو کاک سیروان. کاک سیروان لە سلێمانی. بەڵێ هەلو ئەم کاتۆ باش کاکەش. زۆر سپاس کاک سیروان فەرموو. بەڵێ کاکەجان وڵات دەخۆشی و بەرنامەی لەکەین. زۆر سپاس دارین هەموو کارمەندانی NRD هەر سەرکەوتوو بێ و زۆر سپاس بە ناوی هەمویانەوە. سپاس بەردەوام بێ. وڵی کاگن بەنسبەت کۆمەڵە خەڵکەیە لەو کەناڵۆ قساکەن بە تەلەفۆن بەڕاستی ئەو خشکە بەڕێزەی کە لە چمسەماڵەوە قسەی کرد کەوا ڕەخنە لە کەناڵەکان نەگرێ بەڕاستی ئێمە هەغوایە دەستخۆشی لەو کەناڵانەکەن بەڕاستی ئەوە شەپۆلی گەندەڵی ڕاماڵی لە کوردستان بەڕاستی پاک و پیسی لێکری جا کردەوە ئێمە بەڕاستی ئەمە ئەم چوار کەناڵە بەڕاستی جێگای دەستخۆشیە هیوادارین کە چوار کەناڵی تر لە شێوەی هێنارتی و کەیەنێن و پەیام و سپەیدا دروست بێت بەڕاستی ئەمە شتێکە ئەمە شتێکی باشە تا ئێستا لە میدیای کوردی هەشتیوا نەبووە و بەڕاستی ئەمە خەونە بەڕاستی ئەمە خەونێکی هەزار ساڵەیەکەوە کورتوێ بینێ شۆڕش لە دوای ساڵی 91 بە دواوە شۆڕشی چەکداری بوو لە دمەشاگە ئەمڕۆ شۆڕشەکەین کە ئەو گەندەڵی ئەو زوڵم و ستێرمە نێڵە کە ئەو بودجەیە کە بۆ حکوومەتی هەرێم دێ بە شێوەیەکی شەفافانە کە تەوزیع کرێ بەڕاستی خەڵک بزانێ بودجە چییە خەڵک بزانێ ئەداهاتی ئەم میلەتە چی بەسەردێ خەڵک بزانێ ئەندا پەرلەمانەکان لە بەغا چیەکە خەڵک بزانێ ئەگەر ئەوان نەبێ کەس بڵێ ئەگەر پێش ئەم کەناڵانە پێش دەرکەوتنی ئۆپۆزیسیۆن کەس ئەیزانی ئەندا پەرلەمانەکانی کوردستان چێن ئەنجا نەخوازە ئەندا پەرلەمانەکانی بەغا لە بەڕاستی ئەمە دەستخۆشیتان لێگەین هیوادارین ئەو کۆمەڵە خەڵکە بە هەڵەیان نەچێن ڕاست ئەو دەستخۆشی لە سۆرەک بارزانەیە کە ئێمەش دەستخۆشی لێکەین ئێمەش بە سۆرەکی خۆمان دەزانین بەڕاستی کە ئەوان بنەماڵەیەکە تەسحیان داوە ئەوان بڵێم جەنابی کاک مەسعود ژیانی گەنجی خۆی دانا لە پێناو میلەتە ئەو ژیانەی کەوا ئەو پیاوان لە تەمەنی گەنجیوە تا ئێستاکە شۆڕشەکا و کوردایەتی کردو 8,000 بارزانی تیاچوونە بەڕاستی هەم بەڕێز تاڵەبانی هەم بەڕێز بارزانی هەم بەڕێز کاک نەوشیرا مستەفا بەڕاستی ئەمانە شایان ڕێز نەک لە کەناڵێک و ئێمە لە ئەنگری لایەنەشێ بکەن ئێمە مهم بێ لەم کەناڵەوە بتوانین پەنجە لەسەر کەم و کوڕەکان دابرین ئەمە ئەو کەناڵانی ئۆپۆزیسیۆن ئەمە دژی حکمی کوردی نییە دژی دەسەڵاتی کوردی نییە بەڵکو ئەمان ئەیانەوێت دەسەڵاتی کوردی ڕاستکردنەوە بە هەڵە نەچێت بەڕاستی ئەم ئەزمونە لە دەست نەچێت بەڕاستی کە دوژمنەکان پێمان خۆش ئەمە حکمی کوردی چەند ساڵێکە کە ئەمانە خوان حکمی خوانەکەم زان ئەمە حکمی چۆن ئەیکەن جا هیوادارم ئەو برادەرەش باقسە بکات و دەستخۆشیتان نەکەم هیوای سەرکەوتن بوویەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دێرین لە قەرەداخەوە سڵاو لێبێ فەرموو ئەم کارتان باش زۆر سپاس دێرین خان سپاسانەکەم دەستخۆشی تەوەرەکەتان لێ یەکەم زۆر سپاس بۆ خوازم بەڕاستی تەوەرەکەتان تەوەرێکی دەستخۆشیە بەڵام من کوردستانکارە لە قەرەداخەوانێت ئەوە 3 هەفتەیە زیاتر ئێمە ئەم سەرسەرمان پێەکەن ئەم شەمەە ئەو شەمە کتێبتان بۆیە و کتێب لەلاوە بۆستێ و بابا کێشەی مامۆستامان زۆر ئێمە 3-4 ساڵێمە تاتوچۆکەین بۆ گوندێکی تێ هەتا ئێستاکەنا نەیانتوانێت ناوەندی بکەناوانێ بۆ ئێمە باشە مەسیر ئێمە چی بلێسێ ئەم شەمە ناڵێن ئەو شەمە کتێبتان بۆیێت و ئەم شەمەە بۆ شەمە مەکتێبتان بۆ بکرێتوانێ دیارە لە هەفتەکە شەمەیەک نییە ئێمە بۆیە چاڕۆکەین زین ئەگەر شەمە نەبوو لە هەفتە دیارە ئەو کاتە ئێمە بمانەکرێتوانێت دەستخۆشتان لێ یەکەم زۆر و هیوا ئێوەم کە ئەم قسانەی هەموو ئەم کەسانە گەیەندرێتە حکومەت و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە شەقڵاوەوە فەرموو کاک ئەحمەد دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سەرەتا زۆر سپاس کاک ئەحمەد وەڵای بەنسبەتەکە بەڕاستی من دەمەوێت باس لە وەزارەتی پەروەردە بکەم کەوا تاکو ئێستا نەیتوانێت شتێک بۆ قوتابیەکان ئەنجام بدات بۆ نمونە ئێمە لە شەقڵاوە تاوەکو ئێستا لە مەکتەبی بەنزارا ئامادەی بەنزارا تاوەکو ئێستا هیچ کتابێکمان نییە پۆلی 12 ئامادە تاوەکو ئێستا هیچ کتابێکمان نییە و هەروەها دەستمان بە هەموو دەرسەکانمان کردووە بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی پەروەردە نەیتوانیوە تەنانەت کتابێکیشمان بۆ دابین بکات بۆیە دەڵێن دەبێت لە خۆتان بکەم ئەی باشە ئەم بودجێ لە پەرلەمان دەردەچێت ئەی بۆ چی ئەم بودجەیە ئەگەر تەنها بۆ خواردن بێتن ئەی ئەمە چی بکەیت بۆیە داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکە لە وەزارەتی پەروەردە بە تایبەتی ڕێگا چارەیەک بۆم کێشەیە بدۆزێتەوە تاوەکو ئێستا کتابمان نییە بۆیە داوایان لێ دەکەین کەوا کتاب و هەموو شتێمەکانمان بۆ دابین بکەن تاوەکو بە سەرکەوتی پۆلی 12 تاوا بکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت خورشید لە دهۆکەوە فەرموو کاک خورشید کاک خورشید لە دهۆک زۆر سپاس کاک خورشید چ
شلونی باشی؟ سپاس دەکەم کا خورشید گوێمان لێتە. من چەند سوالێکیان لەگەڵ قەناتەی نارتی. بەڵێ فەرموو. تۆکە ئەمە لە دوور تەلەفۆنێ دەکەیت. دانیشتێمە و ڕێخێمە شارعیمە سەب ناکەن و تەڵەبە زۆر تەڵەبە بێ بە تێ نەخوارێ. تێگەیشتی؟ بەڵێ. سوالێک دیژیمە هەیە. ئەوە چەندی ساڵە 28 ساڵە ئەفغانیا نەتاپوکەی نەبوومە ئەم بەخوازە خدمەتە هێرەمە کوردستان بکەین خانیا نەبوومە تاپوکەن و ناکەن دوو بەڕێژی دۆڕینە سەرێ. بەڵێ کا خورشید. و سوالێک دیژ بگەلتە هەیە. بەڵێ فەرموو. هەندێک بۆنانە 10 ئینسان 10 نەفوس و خانەشینە معاشەوە 220,000 ئەرێ 10 نەفوس 220,000 ئیدارە دەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کا خورشید لە دووهەکۆ لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک هەنار کوردی دەڵێت هەموو کەس باس لە کێشە و گرفتی خوێندن دەکەن بەڵام بۆ کەس باس لە کێشە و گرفتەکانی خوێندن ناکات لە کەرکووک و ناوچە دابڕێدراوەکان کە زمانی کوردی مەترسی زۆری لەسەرە و حکوومەتی عێراق گەورەترین ئاواتێتی زمانی کوردی لاواز بکات لە بەرامبەریشدا حکوومەتی هێرێم زۆر بێ منەتانە کار بۆ بەهێزکردنی زمانی کوردی ناکات هیوادارم جەنابتان وەکو NRT بەرنامەیەک لەسەر ئەم بابەتە تایبەت بکەنەوەها ئاری عەلی دەڵێت خۆزگە کاربەدەستانی ئەم حکوومەتە بۆ تەنها ساتێک گرفانەکانیان دادەخەن بزانین پارەی ئەم هەرێمە چەندە دەبێت و بەس. هەروەها ڕەعەت دەڵێت ڕەخنەم هەیە لە حکوومەتی هێرێم بۆچی لە گەرمیان خانوو تەنها بۆ فەرمانبەر و مامۆستا دروست دەکەن ئەی ئەو کەسانەی مامۆستا و فەرمانبەر نین و کرێچین چی بکەن ئایا خۆیان بکوژن؟ بەڵێ فاتیمە لە سلێمانی وە فەرموو فاتیمە خان. کاکشوانگیانم کاتت چات. زۆر سپاس فاتیمە خان فەرموو. سپاسی تۆ و کاربەندانەکەین کەوا ئەو تەلەفۆنانە وەرەگرن بۆ هاوڵاتیان لەگەڵ ڕێزما بۆ هەر هەمویان. زۆر سپاس لە خزمەتی ئێوەدان فاتیمە خان بەڵێ. کاکشوانگیان بەڕاستێکی ڕاستە قوتابیانی نەکرد و قەیلادیەکان بۆ ناڵەی باوەڕم پێ بکە لە کابینەیەکان دوول لە ڕۆن تۆ حیوانیشتیان ناشی من خۆم چم سێرم کردووە بە فەرمانبەرم لە بەڕێوەتی وەرزشی سلێمانی بگۆرە فاتیمە خان ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەباشی گوێمان لە دەنگت نییە ئاوە کابینەیەکە بەڵێ 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 باشەگە کابینەیەکیان هەیە یعنی بڵێم حیوانیشتیان ناژی منتیقەی گوڵانی سەر و من خۆم چوم بۆ ئەوێ سێرم کرد نازەم چۆتیا ئەژی تەلەبە بەم زستانە حەسەن لادێ ساردوسەما و بەفربارانێکی زۆرە ئەمە یەک دوو هەمیش وابزانام جارەکەی تریشان هەر پێشنیارێکم فەزڵ قوتابیانی قوتابخانەکانی شاری سلەیمانی و ئەهلی دەرەوە بۆ داوایان لێ ئەکەن جلەکانیان هەڵگۆڕن ئێستا من برازایکمێ برایکی کەمەندامێ داماوە نیەتی هەڵێ 28,000 بێنە بەیانی شەممە جدانێنێ ئەی کوێ بوو 28,000 نیەتی کرێچیە داماوە نیەتی باوکی من ئەمە هیوادارم کاکشوانگیان تەوەرێک لەسەر ئەرزەی فەرمانبەران کەوا بڵاوە بۆ فەرمانبەرە کۆنەکان ئەڵێن ئەرزە ئەیانەنێ بە فەرمانبەرە کۆنەکان من تا ئێستا هیچ ساڵە خزمەتم هەیە 30 ساڵە خزمەتم تا ئێستا بۆ نەگرتووە. فاتیمە خان بەباشی گوێمان لە دەنگت نییە ئاوە بۆچی دوورە؟ بەڵێ فەرمووی ئێستا بەڵێ باشە؟ بەڵێ بەڵێ کاکشوانگیان ئەڵێم هیوادارم کە تەوەرێک لەسەر ڕوونکردنەوەیەک بن لەسەر ئەرزەی فەرمانبەرە کۆنەکان کە تا ئێستا وەرمان نەگرتووە بەڕاستیەکەی دەنگ بڵاوە ئەچین سەردانی بەلەدێ ئەەکەین ئەڵێن نییە لە 2006 کە ئێمە تعهودمان ناکەنیمانە ئێستا 32 ساڵ خزمەتم هەیە 32 ساڵ هیچ شتێکم نییە تا ئێستا وەرمان نەگرتووە یا ئەوەتانێ بمانەنیان ئەوەتانێ چارەسەرێکمان بکەن کەوا ئێمە ئێستا بەرەو تەقاعودی ئەڕۆین چارەسەری ئێمە چییە؟ نازانم حکوومەت تاکەی ئاوەرمان لێ نهاتووە ئەو دوو مەعاشە کۆنیشمان کە فەوتاوە لە 2006 مانگی 7 و 8 ئایا بۆ ئاوەرمان لێ نهاتووە تاکەی حکوومەت چاوەڕێی فەرمانبەران چاوەڕێی ئەم شتانە بێ بۆ چی بکەین؟ چارمان چییە ئێمە؟ بەڵێ فاتیمە خان قوتابخانە لەلایەکەوە خوێندکار لەلایەکەوە فەرمانبەر لەلایەکەوە یعنی نازانم ڕووکەینە کوێ؟ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ فاتیمە خان لە هیوادارم قەڵەم و قاقەز نەبێ قەڵەمی سەر وەرەقەن نەبێ کاکشوانگیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە ئاکرێەوە فەرموو کاک ئەحمەد سڵاو کاکشوان زۆر سپاس کاک ئەحمەد
دەمەوێت سەبارەت بەو ئەندامانە قسە بکەم کە زۆر قسەی ناشرین دەربارەی سەرۆک و هەسەرۆکی هەر کامە حزب بێت ونمونە یەکێکی ئەندامێکی یەکەتی جنێبە بەڕێ سەرۆک بداتیان یەکی پارتی جنێبە مام جەلالەمان دەمێت ئەمانە هەموو خەباتیان کردووە هەمووان گەنجەتی خۆیان لە پێناو ئەم خاکە دەڕشتووە بابەست بێت ئەم قسە ناشرینانە هەمومان بۆ کورد و کوردستانیش بکەین سەیری بکە سەیرکە کاک مالکی هەر جارێک شتێک دەکات هەر جارێک پێیاڵێت گازە برژن جارێک پێمانەڵێت سوبا دێنتە کەرکووک بابەست بێت ئەمانە حەز دەکەم هەمووان بە خوێنێکی برایانە و هەمویان بە خوێنێکی جوان و قسەیەکی جوان بەرامبەر یەکتر بکەن و هەراون دەبێت سپاس بۆ کاک ئەحمەد لە ئاکرێ عەبدوڵڵا لە هەولێرەوە فەرموو کاک عەبدوڵڵا. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. من ڕوونکردنەوەیەکم هەیە و هەروها تێبینێکیش ئەوەی کە تێبینیەکەم هەیە ئەوەیە کە حەز دەکەم کەناڵی NRT بە دوواداتونێک بکە بۆ ئەو کەسانی کە پێشمەرگەی ئەورویل بوون و لە کاتێکدا کە ژیانی خۆیان بەخت کرد وەکو ئەو کەسە ئەو برادری پێشوەخت گۆتی گەنجایەتی خۆیاندا دانا لەسەر خزمەتکردنی کوردستان و پێشکەوتنی بەڵام تاکە ئێستا بە بێنازی ماونەتەوە ئەوە 50 ساڵەی تێپەڕبوونی شەڕۆشی ئەیلول تێپەڕ بوو بەڵام ئەوانە هەر بە بێنازی و لەژێر دیواری مزگەوتەکان و بێکاری بە پیری و دامایی ماونەتەوە جا هیوادارم لە کەناڵی NRT کە بەدواداتونێک بۆ ئەو بکات دەستگای ئەیلولیش ناسپاچی خۆڕا بدێنێ کە ئایا بەتەمایە خزمەتی ئەو کەسانە بکاتن و دەستخۆشی یاخود مافی خۆیان پێ بداتەوە یان نا. لەبارەی ڕوونکردنەوەکەشم ئەوەیە کێشەی دامەژراندنی مامۆستایان و ئەو کەسانی کە دەرچیزان کۆنە بەڕاستی من پێم وایە ئەوە هەموو خۆڵ خستنە ناوچاوی خەڵکە چونکە من دۆستێکی نزیکم کە خۆی کە فۆرم پڕکردێتەوە حەزی یانی بەتەمایەوە نەبوو تاین بێت لە فۆرمەکە هەمووی بە پێچەوانە جواب دایتەوە بۆ نمونە دەڵێ یەکێک لە خەڵەکانی ناو ئەو فۆرمە ئەوەیە مەسەرەن بەڵێن دەدەی کە بۆ ماوەی 5 ساڵ داوای ڕگواستنەوە ڕاژەنەکەی نووسیبووی نەخێر یاخود یانی چەند شتێکی هەبوو کە هەموو پێچەوانە جواب داوە کەتی ناوی هاتیتەوە بەڕاستی ئەمە جێگەی مەسەرەن سەرسوڕمان و زیاتریش دەوە ئەنی حەقە نازان ڕوونکردنەوە بدرێت لەو بارەیەوە بەڕاستی لەبەرەوە من پێم وایە پڕکردنەوەی فۆرم و ئەو بابەتانە هەموو خۆڵخستنە چاوی خەڵک و هەروە فێڵکردن لە خەڵکە ئیتر حەز دەکەم ئینشاءڵڵا و پێداچنەوەی بۆ کارانە بکرێتن و ئەم شانە عایلێکی گەورەیە لە ناومیلەتی ئێمە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان پێش بچین ناوبڕێک لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک بەرزان جاف دەڵێت وەزارەتی پەروەردە یان شکستی پەروەردە نەبوونی پلان لە بەڕێوەبردن و کەمی بودجەی ئەم وەزارەتە لەگەڵ وەزیر و مدیر عامە خەوتووەکاندا ئەم وەزارەتیان هێندەی تر ئیفلیچ کردووە. من نمونەیەک دەهێنمەوە کە بەڵگەی بێپلانی ئەم وەزارەتی و ئامادەشم ڕۆبەڕووی شکستەکانیان پیشام دەم بەتایبەت لە بوونی نائەدالەتی و بێپلانیەکی زۆر لە هەڵبژاردننی پۆستەکانی خوێندنی باڵاو بۆ بابەتەکان بابەتی زەوی ناسی کە ئێستا بەشێکی گرنگی وانەی زانستی قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیەکانە بە تەواوی پشتگوێ خراوەوە هیچ کورسیەکی خوێندنی پێ نادرێت. من لێرەوە پێیان دەڵێم یان منهەج مەگۆڕن یان کە ئەشی گۆڕن گرنگی بەو پسپۆریانە بدەن کە گرنگە بۆ سیستمی نوێ. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەردەوامی لەگەڵتان ئەڤین لە هەولێرەوە سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس ئەڤین خان فەرموو. بەڵێ وەکو ئەمڕۆکە تەوارەکە کراوەیە چەند دەبینم هەیە چەند قسەم هەنا کۆ ماجاڵم پێ بدەیت. بەڵێ فەرموو. ڕاستی ئەمە وەکو خەڵکی کوردستانی و ڕاگەهاندنەوە کوردی و ڕۆژنامە نووسێت مایت کوردستانی هەرێما کوردستانی تایبەتی ئەو کەناڵێت ڕاگەهاندنێت هەموو ئێواران ئەو تەوارانەتی نەخوارێ وەکو NRT وەکو KNN وەکو کەناڵی ئۆپۆزیسیۆن هەردووکلانی دیگەری گرتووی بۆچی ڕازگوانە و بۆچی دووارانە و بۆچی باشانە نەهەستن هەر تشتێکی ئاژاوە و خەلەتینە بئینە سەر شاشی خۆ قسە بە خەڵکی کوردستانی سەر کردا دیا کرد و هەر باتە شخصێکی کوردستانی باشی بکرد هەنگ بۆ ناینە سەر ڕاگەهاندنا خۆ بەس هەندێک خەلەتی ئینە سەر ڕاگەهاندنا خۆ ئەو کەسانەی دەوروبەرێنگۆ دژمنێنگۆ بۆ نمونە نووری ماڵێکی دلە خۆ بە ڕاگەهاندنانگۆ یا کوردی خۆش بکردن دەژیتێ ناو ماڵا کوردی ڕێک نییە بلا ئەمژی دژمنداری هێشتا گەڵ بکەین چەند خراپە بۆ ڕاگەهاندنانگۆ چەند خراپە بۆ دووسداچوونانگۆ یا هەرێما کوردستانی بۆ ڕازگۆ نەشۆ نەکەن برای بەڕێز بۆ هەنگۆ
شوڵا باش ناینە سەر ڕاگەهاندنا کوردی بچین گۆ سەرۆکی هەرێمی باشانە ناینە سەر برای بەڕێز سەرۆکی هەرێمێ سەرکردات یا کورد بگەن باشی بۆ کوردستانت بێتن نە خەرابی بچین گۆ خەرابیا دەرکردی کورد نەبەرچا زۆری نە باشیا ناینە بەرچا پندی خەڵکی هەرێما کوردستانی تایبەتی سلێمانیا با ڕەنگی بحثی سەرۆکی هەرێمت کە من تحتی خدای مەدد بکەن هەنگی بە هەشتێ ڕاستە بۆچنە تێدا بڵاوبەت بیتن ڕاستوانە بوێرانە هەر سەنگیانە پەستن بەستە ئەیبە بۆمە کووردا ئەیبە بۆ ڕاگەهاندنا کوردی ئەیبە بۆم بۆ ڕۆژنامە نووسا خەڵەتی بکەن هەر سەرکرداتیا کوردە بنە ماڵە بارزانیە ڕاستوانە پەستی بۆچی هێنا بێژن عەلەمی کوردستانی دەرش نەوشێڕۆن دەفا و بەرز دەلەوانی نەدانایە بۆ خاڵقە کوردستانی دانە نیشتە برای بەرز هەموو شوڵە ڕاستوانە بینە ئەبە سەرۆکی هەرێمە ڕاستوانە دیکرد بۆ هەر سەرکە شەخصێکی کورداتیت کە نبو بنا مالك ونبو جيفات وان نب كاري نفسي برايم وان شهيدان فالكوانت هي بس عيقل خوب جنبارات ورا بحسن بلا سپاس بو سپاس شاشة إنارتي أو رقمي كورك بودي عينا نفسه وچی که هبری رو دو که بوم بود کنن گو هم ناگرد سپاس بۆ ئەڤین خان لە هەولێرەوە وابزانم زیاتر لە 3 جارە ئەم ڕخنەیە هەیە کە ئێمە ژمارەکانی کۆڕک تیلیکۆم یاخود کۆڕک ژمارەکانی کۆڕک جواب نادەینەوە بەڵام ئەگەر ئێمە وەڵامی پەیوەندیەک نەدەینەوە کە کۆڕک بێ کەواتە بۆ ژماری کۆڕک دادەنین و زۆرینەی پەیوەندەکانمان لە دوهۆک و لە هەولێرە وەرگیراوە تا ئێستا ئەگەر بێت و بیبژێرم ئەوە تا نووسیومە کە چەند پەیوەندیمان بۆ هاتووە لە تەنانەت لە ناوچەی بادیرانیشەوە بەڵام ئەڤین خان هەموو جارێک وەڵامی دەدەینەوە و ڕخنەکانی هەر بەردەوامە هیوادارم بتوانێت بە وردی سەیری پەیوەندەکان بکەوە گوێ بگرێت کە کێ پەیوەندیەکە و لە کوێوە پەیوەندیەکە ڕێبوار لە چەمچەماڵەوە فەرموو کاک ڕێبوار مەرحەبا برای بەڕێزم زۆر سپاس کاک ڕێبوار زۆر سپاس ئێمە تۆرە جوانەتان زۆر سپاس دەکەم برای بەڕێز ئێمە خەڵکی زۆری کورد بە تایبەتی لە پشتی جەرەسی ئەنووری مالکیایی بەڵێ هەوە بە چەند جارێکە داوای لە لیژنە ئەکەین بەڵکو بە ئالۆگۆڕ بێ بە هەر شوێنێک بێت ناکەنەوە سەر زندانانی مەسەر مەعەسکەر سەلام یان هەولێر بێ یا دوهۆک بێ هەر شوێنێک لەبەرەوەی ڕاستی ئێمە مەرتاح نین زانانە لێژەرەسی کابرایەکەینەوە 10 ساڵە من بە تایبەتی خۆم زابطێکم لە شوێنێکا داوامەکەم تر وەلە حاصل خەڵکی کەرار خۆم ئەمە 10 ساڵە هێستا نەعابوویەک نەمەرحەمەیەکمان نەب کابرا بینیوە یعنی ڕەحم بە شەعبەکەی ناکا یعنی بەڵکو لەلای خۆتانەوە بە پەرلەمان بڵێن بە هەر شوێنێک دێژەیەکمان بۆ دروستکەن مان بێن ئاوردۆر بە لەگەڵ عەرەبەکانە ماخەرە شتەکانی مەعەسکەر سەلام بۆ ماڵومناڵمان دوورە بۆ ماڵومناڵمان زەحمەتە بۆ خۆمانی زەحمەتە بەڕاستی یعنی ژارێکی زۆر سەختمان هەیە گەجێ برام بەڵێ کاک ڕێبوار ئیتر ئەمە بگێنە و پەرلەمان بێ بە هەر شوێنێ بەرپرسانی کوردستان بێت و زۆر سپاس دەکەین و سپاس بە تەوەرەگەی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە بەردەڕەشەوە فەرموو کاک عەلی ئەم کاتەوە باش کاک شوان زۆر سپاس کاک عەلی بەڵێ کاک شوان بۆ پێشەی دەواوەڕاش بەشداری دەکەم فەرموو کاک عەلی بەڕاستی لە نەخۆشخانەی خازر لە کارکەوتنی ئامیر پێشکەشێکی گەورەی ناوەتەوە هیوادارمانی پەیوەندیدار بە زووترین کات ئەو کێشەمە بۆ چارەسەرکەن دیارە نرخەکەشی زۆر کەم تێدەچی بەڕاستی نرخی 350 دلار تێدەچی ئەم کێشە گەورەی بۆ من دروست کردووە بەڵێ ئەوەی دومیش کاک شوان کە دەمەی باسی بکەم بەڕاستی سەردانکردنی بەرپرسە باڵاکەمان لەم پارێزگا بۆ پارێزگا بوونی سارەی زۆری جامڕۆژ بە دوای خۆیان ئەمەش دەبێت هۆی بێزارکردنی خەڵک و دانانی پاسەوانش زۆر لەسەر جادەکان ڕژێمی بەعز بەبیمان دێنێتەوە بەڕاستی هیوادارم بەرپرسانی خۆمان هیوادارم بەرپرسەکانی خۆمان چاو لە وڵاتانی ڕۆژاوا بکەن لە سەرکردەکانی ڕۆژاوا بکەن چونکە ئەم دیاردەیە دەتوانم بە دیاردەیەکی نامۆی ناو بنێم تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی شتێکی باوە دووبارە سوپاس سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کوردەکەریم دەڵێت بەسە واستە و واستەکاری ئەم میلەتە ناتوانێت چیتر تەحەمل بکات ئیبراهیم بورهان دەڵێت دەبەسە حکوومەت بەسەت خوا تاکەی عیبە تخوا ئەم گرفانە پڕ نابێت یان باڵەخانەیە بێستون دەربەنی دەڵێ بەڕاستی من تەواو بێئومێد بووم لە دامەزراندن بەهۆی ئەوەی کە خوێندکارانی بەشەکەی من 2 ساڵە تەخەڕوجیان کردووە کە کۆی خوێندکارەکان نزیکەی 50 خوێندکارن بەڵام 1 خوێندکار دامەزراوە ئاوار لە کەرکووکەوە فەرموو سڵاو لێبێ
سڵاو لە توش بێ و کاکشوان دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس کاگابەر. بەڵێ سپاسی تۆکەم. سپاس دەکەم. کاکشوان من ئەمەیە یعنی بەداداچوونێکما بۆ بکەن کە ئێمە وەکو ئەو ئاوارانەی لە مەنتیقەی چەمچەماڵ و سلێمانی و ئەو شوێنانە گەڕاینەوە کە سەر بە کەرکووکین، یعنی بە تایبەتی مەنتیقەی سەنگا و ئاغدەلەر کەلار ئەو شوێنانە یعنی چەمچەماڵ کە لە 57مان کەرکووکە و خراینێتە سەر سلێمانی 130 نامانگرێتەوە کە وەکو نامانگرێتەوە ئەوە عەرەبێک لە بەسراوە دێ ئەیگرێتەوە کە بە هیچ شێوەیە 57 کەرکووک نییە و قەرەبوش کراوەتەوە کاتی سەدام حوسێن 20 میلیۆنی ژێگرێتەوە، بەڵام ئێمە 57مان هینە نامانگرێتەوە کەرکووکە. ئەڵێن ئێوە لەسەر هەرێ من ئەچینە لای کاکە ڕەشدێک. جا من یەک داواکارمەیە قەینا ئەوە نامانگرێەوە بە داداچوونێکمان بۆ بکەن بارەخەر ئاقاری شملمان بکە، یعنی کەفیلێکمان لێ بسەنن وەکو گەڕەکانی فەیلق و پەنجا عەلی و باروتخانە ئەو شوێنانە کە ئێمە 20 میلیۆنەکە وەکو کوردستان شملمان بکەوە بتوانین خانۆکەمان باشکەین. لەبەرەوەی زۆر کەسە بینم لەناو کەرخە ئەگەڕێم وا بارەکە لە خانۆکەی نووسی و بە فرۆشتن بە سعرێکی هەرزانێکدا و ئەگەڕێتەوە. ئەڵێ مادام من حساب کەرکووکیم بۆ نەکرێ و حساب عەرەبێکم بۆ نەکرێ بۆچی یعنی من لە کەرکووکم حکومەتی هەرێم بەو هەموو داهاتەوە یارمەتیم نەدا خانوویەک دروست بکەم تایە بژێم ئەڵێ بۆ نەگەڕێمەوە، یعنی دیاردەی گەڕانەوە دەستی پێ کردووە لە کەرکووکە بەرەو کوردستان لەبەرەوە یارمەتی و خەڵکە نادا حکومەتی هەرێم. مندا داواکاریم هەیە بە داداچوونێکمان بۆ بکەن کار وەکو ئاخار یارمەتیمان بدەن کەفیلمان با لێ بسەنن، ئەگە خانۆکەمان تاپۆینێ با کەفیلمان لێ بسەن و بتوانین خانۆکەمان باشکەین هەمومانەوە خەڵکەش نەگەڕێتەوە خەڵک زیاتر گروتینی هەبێ بەرەو کەرکووک بێ و کەرکووک بێ بە کوردستانی. ئیتر سپاس دەکەم و زۆر مەمنون. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. ڕێباز لە هەولێرەوە فەرموو کاک ڕێباز. کاکشوانێ وارە باش. زۆر سپاس کاک ڕێباز. بەڕێز مەگەبوارم بێتێ دەمەوێت لەبارەی مەسەلەی پێشمەرگە قسە بکەم. فەرموو. ئێمە وەکو لیوای 8 لیوای 5 و 6 و 7 و 8 هێزی پێشمەرگە زیاتر لە 5 مانگە پارەی بەدەل زەواج حکومەت قەرزدارە بۆمان سەرف ناکات. لیوای 1 و 2 و 3 و 4 بۆیان سەرف کراوە، ئەو 4 لیوایی دیکە بۆیان سەرف نەکراوە. ئەمە قەرار بوو وتیان سەری ساڵی 2012 ژیانی پێشمەرگە باش دەبێ بەدەل ئەرزاقان بۆ دەبەسترێت کە بڕەکەی 210,000 تا ئێستا یەک فیستمان بۆ سەرف نەکردوێنە. جا داواکارین لە بەڕێستان وەکو هەموو کاتێک خەمخۆری هێزی پێشمەرگە و خەمخۆری چینی چەوساوەند داواکارین لە بەڕێستان ئەگە بەرنامەیەکی تایبەت ماوەدا بنێن لەسەر مەسەلەی پێشمەرگە. بەڕاستی پێشمەرگە قەڵغانە، پێشمەرگە نازانم بڵێن چییە، بەڵام بەداخەوە ئەو بودجە بەلاعیکە لە هەرێمی کوردستان هەیە بەشی وەیتانێکە ئەو جهەتەی ئەو چینێکە سینگی خۆی بەگولەوە دەنێ خۆی بە کورددا هەمومان دیتمان لە منطقەی زومار و ئەوەی چۆن بوو لیوای ئێمە بوو بەرەگری لە سوپای عێراق کرد، بەڵام بەداخەوە ئێستا موچەی هەموو فەرمانبەرێک لە کاتی خۆیدا ئێمە بۆ 5 و 6 بۆ 10 مانگ دەڕوات. جا داواکانی بەڕێستانەگەر یان وەزیری پێشمەرگە یان بەڕێز کاک زەباریاوەر یان کاک ئەنوەرمان بۆ بانگێژ بکەن بۆ ئێمە ڕاستەخۆ پێوەندی بزانین مەسەلە چییە، بزانین خەلەکە لە شوێنێکە لە شەخصێکە بۆ ئێمە قسە لەگەڵ بکەین چۆن دەبێت هێزی پێشمەرگە. بەڕاستی نازانم بڵێم چی، هەر ئەوەندە دەڵێم دەستخۆشیدان لێ دەکەم هەر ئێوەن خەمخۆری هێزی پێشمەرگەن. داواکارم لە هەموو هێزی پێشمەرگەیە کە هەڵوێستی هەبێت وەکو مامۆستایان وەکو بەزیشکان وەکو هەمووەرێکم کوردستانە داواکارم لە بەڕێز لەگە بەرنامەیەکی تایبەتمان بۆ دادنێین زۆر مەمنون دەبین. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی محەممەد لە بەردەڕەشەوە فەرموو باوکی محەممەد. ئەم کاتە باش کاکەشم. زۆر سپاس باوکی محەممەد. بەڵێ کاکەشان ئێمە وەکو خەڵکی منطقەی بەردەڕەش من یەکێکم لەو فەرمانبەرانەی کە تا ئێستا بە هیچ شێوەیەک سوودمەند نەبوومە. ئێستا ناومان دەرچووە على ئەساس هەندێک قوتع بوو کارمەندان بۆ هەندێک پاسەوانانی بەرپرسان و هەندێک خەڵکی لایدا کە هیچ حەق و حقوقێکیان لە منطقەی بەردەڕەش نییە. ئێستا کارەنووسی ئەوانیان هەمویان پێکەوە مەربوط کردیە و نزیکەی 8 مانگە على ئەساس هەردەکانمان دەدەنێ هیچ کێشە و گرفتێکی نییە، بەڵام ئەمڕۆ بەیانی بەس لەبەر خاتی ئەوەی دەیانەیە بکاتە نێزین هەڵبژاردننی پارێزگاکان. ئەو وەختەکە عەردەکە کە تەزیع دەکرێت خەڵکێکی نەفام و فەقیر و هەژاریش هەیە حقی خۆیی کە ئەو عەردە وەردەگرێت وا تەسەوڕ دەکاتن لە جیرفانی باوکی ئەو مەسوولانە و ئەو بەرپرسانە دەرهاتووە. بەهۆی ئەو عەردە یعنی ئەگەری ئەوەی هەیە کە خەڵک زیاتر دەنجیان پێ بدە و خەڵک زیاتر بە حانانەوە بچین.
بەڵێ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت علی لە سلێمانیەوە فەرموو کاک علی. کاتەوە باش و دەستخۆشتان زۆر سپاس کاک علی لە هەموو کارمەندانتان. زۆر سپاس دەکەم سپاس بنایە. لە کاشنامەوێت سەر دیاردەیەکی بچوو قسە بکەم لەمڕۆ لەم ڕۆژانە چوومە خەزەخانەی تەواری چەقوێ چوو بە چاوم ناڵێکمانە. بەڵێ. کاکشوان باوەڕ کرد نیم سەعات وەستاینە مناڵە زیڕێ کرد. هاواری دنیای کرد دکتۆر نەوێ نەبوو هات کە هاتیش باوەڕ کرد و ناوە پیاسەیە کرد ناهەوە بەلامانە. بازان خەڵکەسیە کە تەعدایان لێ ئەکات لە کارمەندانی خەستەخانە بەڕاستی ئەکاتە گویانی تەعدایان لێەکەم لەگەڵەوەی تەعدایان لێ بکەن بەرباسی من خۆم وام لێ هاتبوو تەعدایان لە لەو ئەو دکتۆرە بەڕاستی پەلاماری بدەم مناڵەکەمان چەقۆ چوو بە چاوێ حاڵی بووی دوای نووس سەعات هاتووە بڵێن لەوێ نەبووە کە هاتوویشە لەوێ پیاساکە بەرچاو ئێمەوە هیچ نییە ئەڵێ دووسێ تەقەڵە بەڕاستی داوایان لێکەم تۆزی بەدەم خەڵکۆ بچن تەواری ناوی تەواری نازانم یعنی چی ناوی خۆی بەخۆیەوە وادارم خەڵوا وا نەکرد خەڵ تەعدایان لێ بکات خەڵک دێت تەعدایان لێ ئەکات و هەڵە بکرێتە سەریان باوەڕکە دڵی گەرمە نەخۆشەکەی زۆر خەتەرە ئەوە بۆیە حەزەکەم گویان لێ بێت تۆزی بەدەم خەڵکۆ بچن. بەڵێ کاک علی لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان حسێن لە کەلارەوە فەرموو کاک حسێن. کاکە شوانە سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام کاک حسێن بەڵێ بە کورتی فەرموو. یوان میشەڵا خۆشیدان و سەربەرزی و سەرکەوتنیشتانە کاکە شوانە. زۆر سپاس دەکەم بەڵێ. خاوەی کاوەم لەلاتان دەوامەکە. بەڵێ کاک حسێن. خوشحاڵین فەرموو. شوانە ئێوە حەچی مەسک ئەم بەرنامە پێشکەشەکەن ئەمانەی بەڵێ بەردەبەش و جۆ ئەمانە هەر هەمووی گرێی ئەکا. بۆیەوە مقابلەی ئەوانە ناکەن وا مەسکە بێژین خزمەت گوزاری پێشکەشەکەن بۆ خەڵدان چی کرا لە تاسوجە و بە سلێمانی بلا چی کرا بۆ ئەو خەڵکە خەڵکارێژی ئاو نییە و کارەبان نییە و یا دێی وا هەیە مەسکە سیارەی دیاڵە جادەمان نییە ئەو خزمەت گوزارانە کوردانە کرا بە حیات لە توولی عمران نەدینراوە تۆ جەناب و خەڵکی سلێمانی ئەو سلێمانیەکەوە هەزار ڕەفیتیا و هەزار لادەیتیا و ئیجا لەگەڵ پیکاتی سپیا بێ ناوێت بۆ خەڵبوت ناڵێ خوا شکر ئەمە خوا نەیبڕیت و خواجا ئەمە بنە ماڵەیە و ئەمە چیە کاکێک هەرکە بنە ماڵێ. زۆر باشە کاک حسێن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان سبێنێ لەگەڵتان دەبین لە تەوری تر بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەر لای خۆشیدا بن.